بێ گوێدانە داواکاریەکانی کورد ئەم ساڵیش لە پرۆژە یاسای بودجەی گشتی 2019 عێراق ڕێژەی لە 170 بۆ کورد دیاری نەکرا. فراکسیۆنە کوردستانیەکانی پەرلەمانی عێراقیش لە هەوڵدانە بەشی کورد زیاد بکەن. ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی عێراقیش دەڵێت جارێکی تر پشتی کورد زیاد ناکرێتەوە. بڕیاری پێکهێنانی لێژنەش بۆ ئەو بابەتە لەلایەن حکوومەتی عێراقەوە تەنها بۆ بەنجکردنی هەرێمی کوردستانە. من پێم وایە جارێککە ئێمە وەکو کورد ناتوانین بیژێڕینەوە بۆ 70% عادل عەبدولمەهدی هەرچەندە دۆستی کوردە هەرچەندە بیشێوێ بۆ خۆی بەڵام کوت لە پەرلەمانیەکان لە کۆتاییدا ئەوان بڕیار دەدەن هەموو کوت لە پەرلەمانیەکان بە سوننە و شیعەوە لەسەر ئەوە کۆکن کە ئەو ڕێژەی پێشتر بۆ هەرێمی کوردستان دانرا بوو ڕێژێکی زیاد بوو و ئەوان پارێزگاکانی ئەوان مەحرومترن و پێویستیان بە بودجەی زیاتر هەیە. سپاردنی کار بە لیژنەکان زۆرێکە لە مراندنی کاروبارەکان. ئەم پێم وانیە ئەو لیژنانێک کە بڕیاریان لەسەر دەدێت بچنە باری جێبەجێکردنەوە واگە چۆ بار جێبەجێکردنیشەوە ماوێکی زۆری دەوێت و مەرج نییە لە دواتردا ئەنجومەنی وەزیران بە بڕیاری ئەو لیژنانە کار بکە. بۆیە ئەمە ڕەنگە تەنها وەکو بەنجێک بێ بۆ هەرێمی کوردستان نەرمینوانێکە بەڵام ئەنجامەکەی هەمان ئەنجامی پێشوو دەبێت. لەبەر ئەوەی ئەو لە 170 کە هەرێم داوای دەکات لە دەستوری عێراق نەچەسپێنراوە بۆیە هیچ ساڵێک ئەو بڕەپارەیە وەکو خۆی بۆ کوردستان نهاتووە. هاوکات بەهۆی ناشارەزای ئەو شاندانەی کە دەچنە بەغدا بۆ گفتوگۆکردن لەسەر پشتی کورد و کەمی کورسیەکانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کورد تا ئێستا نەیتوانێت پرۆژە بودجە بوەستێنێت تا ئەو کاتەی داواکاریەکانی جێبەجێ دەکرێت. بێگومان ئەو 113 بۆ هەرێمی کوردستان بێ لەگەڵ داهاتی ناوخۆی و ڕێکەوتنانەی لەنێوان هەردوو لا دەکرێت ئەگەر بە شێوازێک بێت دەستێکی ئەمین لە خەرجکردنی هەبێ و ئەو ئیدارەیەکی هەیە ئیدارەیەکی لێهاتوو کارامە بێ لە هەرێمی کوردستان لە وەزیرەکان بگرێت تا دەگاتە بەڕێوەبەرە گشتیەکان و تەنانە کارمەندانیشی بەداخە ئەوی لە هەرێمی کوردستان لە ئێستادا هەیە ئەو گەندەڵەیەکە هەیە بەردەوامیشە گەندەڵێکە تەنها لە سەرەوە نیە گەندەڵێکە لە خوارەوەشەیە هەرێمی کوردستان دوای ئەوەی بودجە لە عێراقات بەشە بودجەی ئێمە سەکا 170 کەمتر وەکو باس دەکەین هاتووە بۆ تا کللتور گەندەڵی کاتێک بۆ کللتور بێگومان دام دەستگاکانی هەموو حکوومەتی هەرێمی کوردستانی تەنیوە و کاتی دەوێت کللتوری گەندەڵیش کاتی دەوێت هەمومان بێکۆ دەبێت چارەسەرکەن بە تەنها کەسێک ناکرێت. پشتی کورد لە پرۆژە یاسای بودجەی 2019 بە لە 12.67 دانراوە بڕی پارەی دانراوی بۆ هەرێمی کوردستانیش بریتیە لە 8 تریلیۆن و 741 ملیار دینار. هاوکات سەرۆک وەزیرانی عێراقیش بۆ گفتوگۆکردن لەسەر داواکاریەکانی کورد بڕیاری داوە لێژنەیەکی هاوبەش لە حکوومەتی هەرێم و بەغدا و پەرلەمانی عێراق دروست بکرێت بەڵام پێ ناچێت ئەو لێژنەیەش بتوانێت هیچ بۆ داخوازیەکانی کورد بکات. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.